کاک نەوزاد غەفوورکەریم جێگیری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت و بەخێر بیتەوە سوودەکانی دەنگی ئەمریکا. حەزم دەکرد بەوە دەست پێ بکەم کە جنابتان هاتوونە ئەمریکا لە کۆنفرانسێکتان قسە کردووە لەسەر باری هەرێمی کوردستان وە مەبەستەکەش ڕاکێشانی بەرهەمهێنەری ئەمریکین بۆ هەرێمی کوردستان. کۆنفرانسەکە چۆن بوو؟ ئایا بە ئامانجی گەیشت؟ بێگومان هەمومان نەمانزانی کە زانین کەوا بەهۆی شەڕی داعشەوە و بەهۆی ئەو دۆخە سیاسی کەوا ناوچەکە و بەتە بێگومان هەرێمی کوردستانیشی تێدایە، ئەمە لەوانەیە سڵکردنەوەیەک لە لای وەبەرهێنەری بیانی دروست بکات کە بێنە هەرێمی کوردستان و بەشداری بکەن لە وەبەرهێنان و سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستانە. ئەوەمان بۆ ڕوونکردنەوە کەوا سەرڕای شەڕی داعش و سەرڕای ئەو هەموو گیر و گرفتەی کەوا هاتۆتە لە ڕووی سیاسی و سەربازیەوە تووشی هەرێمی کوردستان بوو و حتا ئەو قەیرانیدارەی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە. هەرێمی کوردستان لە ناحی ئەمنیەوە لە هەموو وڵاتانی ناوچەکە و جیهان باشتر بووە. بەڵێ کاکە ببوورە ناحی ئەمنیەکەی گرنگترین شتە بۆ سەرمایەدار کە بچی لە شوێنەکە ئیش بکە. بەڵام لە کۆنفرانسەکەدا توانیتان یان چیتان هەبوو بە وەبەرهێنەرێکی ئەمریکی بڵێن کە ڕاکێشنە هەرێمی خۆتان؟ چیتان هەیە پێیان بڵێن؟ بەڵێ یەکێک لە فاکتەرە گرنگەکانی وەبەرهێنان و بزنسکەوە هەم خەڵکی ناوخۆ هەم سەرمایهداری ناوخۆ هەم سەرمایهداری بیانی بێتەوە ناحی ئەمنیە. ناحی ئەمنی هەرێمی کوردستان لەو 2 ساڵی پێشووە لە فەڕەنسا تەقینەوە بووە، لە ئەمریکا بووە، لە ئەڵمانیا بووە، لەمانە لە هەمووی بۆ بەڵام لە هەرێمی کوردستان سەلامەت بووە لەو جۆرە کارانە و هێزەکانی پێشمەرگەشتوانیان کەوا سنووری هەرێمی کوردستان بپارێزن و دووریان بخەنەوە و کوردستان سەلامەت بێتەوە. ئەوە خاڵێکی گرنگ بوو کە پێیان. خاڵی دووهەم ئێمە هەرێمی کوردستان بەهۆی دابەزینی نرخی نەوت و بەهۆی شەڕی داعشە و هاوارەیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، بێگومان تووشی قەیرانێکی دارایی سەخت بووین. ئەوە یەکە موچەی فەرمانبەران بەگشتی کەمیش کراوەتەوە و کەمکردنەوەکەش لە کاتی خۆیان نادرێت بە فەرمانبەران. هەروەها جوڵەی بازرگانی تا ڕادەیەکی زۆر کەمی کردووە لە ئەمانە هۆیە ئەم هۆیانە بزانێ دوورکەوێت لە کوردستان نەک بێتە کوردستان. نەخێر من ئەمانەی کە بە جەنابەت دەڵێم ئێمە ئەم هۆیانە وای لێکردین کە بین لە ئەمریکا داوا لە بزنسمان و سەرمایهداری دەرەکی بکەین کە وەبەرهێنان بکەن و کاری پیشەسازی یا کشت و کاڵی یا لەو جۆرە کارانە بکەن. بۆ خۆ دەزانی بزنس ڕاستە شوێنی ئامنی ئەوێ، بەڵام بزنسمانیش تا ڕادێک ئەبێ ئازایەتی و شەجاعەتی ئەوەی هەبێ بۆ ئەوەی قازانجی زۆرتر بەدەست بێنێ. زۆر جارە چێتە ناوچەکە زۆر خەتەرەکانیشەوە لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی لە پێناوی پارە تاوەکو قازانجێکی زیاتر بەکاربێنێ. باشە هەرێمی کوردستان پێویستی بە سەرمایە هەیە. قەیناکە بەسەر بەڵام چی لە هەرێمی کوردستان هەیە وای لێ بکە کە ئەو سەرمایەدارە ڕسک بنێ و بێتە کوردستان بۆ ئەوەی قازانجی بکاتن؟ پێم بڵێ یعنی هەرێمی کوردستان چیتیایە؟ یعنی چۆن توانیتان چۆن دەتوانن بزنسمانێکی ئەمریکی قەنەعەتی پێبێنن بێتە هەرێم؟ بۆ تا ئێستا نەهاتوون کە ئەگەر مەسەلە هەر ئەمنیەکە بێ ئەمنیەکە ئەوە زیاتر لە 20 ساڵە وەزع ئەمنیەکەی هەرێم باش بووە. بەڵێ من خۆم یەکێک بووم لەوانی کە ئەم بەیانێ لە ژووری بازرگانی و پیشەسازی ئەمریکا کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ سەرۆکوی ژووری بازرگانی و پیشەسازی ئەمریکا. من خۆمە و پرسیارەمان ڕاستی ئەوان کرد کەوا ئەمریکا یەکەم کەس بوون هاتنە عێراقەوە لە ساڵی 2003 عێراقیان ڕزگار کرد، بەڵام هەتاوکو ئێستا کۆمپانیای ئەمریکی وەکو پێویست نەهاتۆتە هەرێمی کوردستان، نەگەیستا لە پێشتریش نەهاتۆتە هەرێمی کوردستان جگە لە چەند کۆمپانیا کە لە بواری نەوتا دەرهێنانی نەوتا کارەکەن. من ئەم پرسیارم سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی وەڵامی ئەمریکاکە وەڵامی نەبوو. بەڵام ئایا ئەمە هۆکاری سیاسی هەیە؟ ئایا ئەوان ئاگادارن لە ئایندەی کوردستان؟ بەڵام ئەوەی کەوا ئێمە هانی داین بێنە ئەمریکا لەگەڵ قونسڵگەری ئەمریکا چەند جار دانیشتنمان کردەوە و بە تایبەتی بەشی بازرگانی قونسڵەتی ئەمریکا لە
هەولێر بۆ خۆیان سەردانی ژووری بازرگانیان کردو و داوایان کردووەکەوە کۆبوونەوەیان لەگەڵا بکەین ئەوان پێیان ڕاگەیاندوین کە سەرمایەدارانی ئەمریکا ئەیانەوێ بێن لە هەرێمی کوردستانە سەرمایە گوزاری بکەن کاری وەبەرهێنان بکەن و چەندین خەڵکی ملیاردێری لێیە پێویستی بە ڕێنمایی هەیە پێویستی بەوە هەیە کەوا بزانێت چۆن یەتە هەرێمی کوردستان و کارەکە ئەمە قسەی قونسوڵێتی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئەمە بێگومان ئەبێ ئێمە وەکو هەرێمی کوردستان هەوڵ بین چەند بۆمانەکرێ خەڵکی دەرەوە سەرمایە گوزاری بە تایبەتی لە ئێستا کە پارە لە هەرێمی کوردستانە لەلایەنی حکوومەتەوە کەم بووە ئێم پێویست بەوە ئاکادەوە حکوومەت قەرزەک مەسەرەن لە هەوڵی قەرزدایە بۆ لە بە بانقی سندوقی بانقی نێودەوڵەتی کە ئەوانیش بە نوێنەرێکی پلەبەرزیان بەشداریان کردبوو لە کۆنفرانسەکە ئەمانە بەشدار بوون لەوە بەڵام دەڵین ئێوانە ناتوانن سندۆقی دراوی نابانکی نێونەتەوەیی ناتوانن پارە بە هەرێمی کوردستان بدەن چونکە دەوڵەت نییە دەبێت بە عێراق بدەن ئەگەر عێراق بەشی هەرێم پێی بدەیانە و کار بەدەستان لە هەرێمیشدا ئەو داوایە دەکەن کە ئەو داوایە دەکەن ینی هەرێمی کوردستان بەشی خۆی لەو قەرزانە وەرناگری هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەشی خۆی لەو قەرزانە ئایا دراوە یان نەدراوە بە حکوومەتی مرکزی ئێمە نازانین ئێمە نازانین دراوە یان نا بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە بدرێ بە حکوومەتی مرکزی و لەوانەیە هەندێک لە مەسەن سندوقی بانقی نێودەوڵەتی ئەوەی کردبێتە مەرجێک کەوا نیسبەتێکی لێ بدرێ بە هەرێمی کوردستان و ئێمە ناکرێت دابنیشین بڵین وڵا لەبەرەوەی دەوڵەت نین پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەکەین و لە ماڵی خۆمانە دابنیشین بانق هەیە شەر سندوقی نێوبانقی نێودەوڵەتی نییە بانقی ئەهلی هەیە بانقی گەورە هەیە لەوانەیە زەماناتی تایبەت هەبێ مقابلی شتێکەوە لە حکوومەتی هەرێمی وەرگرت بێ وەربگرێ کە بتوانێت قەرزی باتێ بەڵام هەتاوەکو ئێستا هیچ کامێک لەمانە سەری نەگرتووە و نەمان بیستۆ کە بڕەپارەیەک بە خەرز درابێتە هەرێمی کوردستان لەو کۆبوونەوانە و لەو مانەوەی جنابەت لێرە لە واشنگتن لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ ژووری بازرگانیوانە تێگەیشتی کە ئەوانە حەزێکی سیاسیان هەیە یان شتێک لە وەزعی کوردستان تێدەگەن بۆ ئەوەی تعامل لەگەڵ هەرێم بکەن یان چەند ساڵێک هەرێمی کوردستان هەرێمێکی ئارامە باشە وەزع سیاسیەکەی وا کردویان یان وەکو ڕادێک بڵێت حکوومەت وای کردو بازرگانەکانی ئەمریکی نەشتەوەندرێ و بەرهەمهێنەری ئەمریکی نەشتە هەرێم ئێمە و پرسیارەمان کرد نازانم بەسەرم بەتاوکو ئێستا کۆمپانیەکانی ئەمریکی بۆچی نهاتوونەتە هەرێمی کوردستان بەڵام ئەوەندەی ئێمە سەرنجمان دابێت لەم ماوەی پێشواوەکو پێشترش پێم بۆم ڕوون کردیتەوە هەستەکەین کەوا ویستێکەیە لەلایەن ئەمریکیەکانە و حکوومەتی ئەمریکیەوە کە کۆمپانیەکانی بێن لە هەرێمی کوردستانە کار بکەن ئایا ئەوان ئێستا بە تەوقیتێکی مناسب بەزانن بێنە بازاڕی هەرێمی کوردستانەوە پێشتر لەوانەیە پێشتریان بە تەوقیتێکی مناسب نەزانی بێ ئەمە یەکێکە لە پرسیارەکان ئایا ئەمریکا ئیتر دەستی کردو بەوەی ئایا بڕای بە ئایندەی هەرێمی کوردستان هەیە هەتاوەکو هانی کۆمپانیەکانی خۆی بدا تەوقعەکەم بە ئەو قسانی کە لەگەڵمان ناکردوون هەم لەگەڵ قونسوڵێت هەم لەگەڵ بەعزێک لە کۆمپانیەکانی ئێرە تەسەوری ئەوە ئەکرێکە گۆڕانکاریەک هەبێت لە بڕاردان بەوەی کەوا کۆمپانیەکانی ئەمریکی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن کاک نەوزاد حەز دەکەم باسی ژووری بازرگانی سلیمانی بۆمان بکەیت پەیوەندی نێوان ژووری بازرگانی لەگەڵ حکوومەتە هەیە تا چەندێک یارمەتی یەکتر دەدەن بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم بەڵێ یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ژووری بازرگانی ئەوەیە کەوا ئەو کێشە و گیر و گرفتانی کردێتە بەردەمی کاری بازرگانی و بازرگانان لەگەڵ حکوومەت هەڵسێ بە چارەسەرکردنی لەگەڵ حکوومەتە ئەوە ئەرکی سەرەکی ژووری بازرگانیە و ئێمە وەکو ژووری بازرگانیەکانی هەرێم و بە تایبەتی ژووری بازرگانی پێشسازی سلێمانی هەر لە کێشەی گومرگیەوە هەر لە کێشەی سنوورەکان و چەندین کێشەی تر بۆ پیشەسازان و بۆ بەرهێنەرەکان کە هاتۆتە پێشەوە هەمیشە لەگەڵ حکوومەتە کۆبوونەوە و داواکاریەکانمان بووە و ڕۆژانە جاریوا هەبووە ئەو کێشانەتی دووبارە بووەتەوە لەگەڵ حکوومەتە هەوڵی چارەسەرکردنیمان داوە و تا ڕادەیەکیش حکوومەت ئیستیجابەی بووە ئەوەندەی کە بە گوێرەی یاسا و
چونکە هەنێک شتیش هەیە لە دەسەڵاتی حکوومەتتی هەرێمانە بە تایبەتی گومرگەکان و دارایی ئەمانە و خاڵە سنووریەکان ئەو دارایە ڕەبتە بە حکوومەتتی مرکزیەوە یعنی سیادیە ئەو جۆرە ڕسوماتی گومرگیانە و زۆر کێشەی ترمان هەیە مەسەلەن ئێستا حالیان لەگەڵ بەغدادا هەمانە کەوا نقطەی سەیتەرەیان داناوە لە بینی هەرێمی کوردستان و بەغداد ناوەڕاستی عێراق و جنوبە کە کاڵاو کەلوپەلی بازرگانان لە هەرێمی کوردستان و بەرەو جنوبە ڕوا جارێک تر ئەوان گومرگی یەکەنەوە و لەبەرەوەی گومرگی هەرێمی کوردستان فەرقی هەیە لەگەڵ ناوەڕاست و جنوبی عێراقا بۆ فەرقی هەبێ یەک وڵاتە فەرقەکە لە چیایە ئێمە گومرگ لە لای ئێمە بە ژێرەی تعریفە کەمترە لە حکوومەتتی عێراقی بەڵام لە واقعا کە کاڵاو کەلوپەل لە جنوبی عێراقەوە دێ لەبەرەوەی ڕسوماتی تەواویان لێوەرناگیرێ هەمیشە ئەو گومرگەی ئەوان کەمترە لە واقعا لە پراکتیکا بڵین بەڵام بە نەزەریهی ئێمە لە هی ئەوان کەمترە ئەجینا بە فعلیی ئێمە زیاترەکە چونکە گومرگ لە هەرێمی کوردستانە بە فعلی وەکو خۆی گومرگەکرێ لە جنوبی عێراقا بۆ شێوەیە نییە دەڵێن حکوومەتتی هەرێم قەرزاری بازرگانەکانە ڕاستە؟ بەڵێ چەندێک وەڵی ئەوەی کەوا بە بەڵێندەر و بە بازرگان و بەو کەسانی کەوا لەگەڵ حکوومەتە کاریان کردووە چ لە بیناسازیە چ لە تەجهیزە بڵێن سەپلاین و هەندێک لەوە بەرهێنەرانیش بوە ئەو کەسانی کە بڵین کارەکانیان لەگەڵ حکوومەتایە بێگومان هەمووی پارەی کەوتۆتە لای حکوومەت ئەوەندەی من ئاگادار بم هی بەڵێندەرەکان نزیکەی زیاتر لە 650 میلیۆن دۆلارە و بە کۆمەڵێ بەڵێندەر و کاری ترەوە تەسەورەکەم بگاتە نزیکەی 800 میلیۆن دۆلار. ئەمە هۆکار نییە کە ئیشەکان ڕاوەستن ئیشەکان بەتەئکید ئەوە یەکێکە ئەو چەقبەستوێی حکوومەت کەوا بە هیچ شێوەیەک جوڵەیەک بەو پارانە ناکە مەرج نییە تۆ هەموو پارەکان لە یەک کاتا بدەیتەوە مەرج نییە بەڵندەرێک بۆ نمونە کە ملیۆنێک دۆلاری لە لای حکوومەتە بە یەک جاروەری بگرێ مەفروزە حکوومەت مانگانە شتێک لەو پارە و قەرزانەی هەر بەڵندەرێک بە جۆرەی نیسبەتی خۆی بە جۆرەی پرۆژەکەی پارەی پێبدا بۆ ئەوەی ئەو چەقبەستوی کە ئێستا هەیە و ڕۆژ بە ڕۆژ بازاڕی بازرگانی لە هەرێمی کوردستانە ڕوو لە دابەزینە و توانای کڕینی تا کەمە بێتەوە تا بتوانرێت جوڵەیەک حیاتێک بێنێتەوە بەری بازار لە ساڵانی نەوەتەکانە وەزعی ئادارایی هەرێمی کوردستان زۆر لەمە خراپتر بوو بەڵام لەبەرەوەی بەهۆی بازرگانی و کاری بازرگانی و جوڵەیەک هەبوو کە موچەی فەرمانبەران و مامۆستایان و هەمووی لە کاتی خۆیان ئەدرا بەڵام ئێستا وانە لە قەیناکە ژمارە زیادی کردووە بەڵام داهاتیش زیادی کردووە کار نەوزات حەزم دەکرد باسی حکوومەتتی هەرێم بکەم نازانم تا چەندێک تۆ ئەو ئازادیەت هەیە لەگەڵمانە ئەو باسە بکەیت یان چەندی حەزەکەی ئەو باسە لەگەڵمانە بکەیت ئەویش ئەوەیە حکوومەتتی هەرێم موچەی فەرمانبەران نادا یان بەشێکیان بەشێک لێدا ئیمامۆستایان بە هەمان شێوە خەڵک گلەی لە حکوومەت هەیە حکوومەت دەڵێ پارەمان نییە بەڵام خەڵکانی کان دەڵێن نەخێر حکوومەت پارەی هەیە تو چی دەڵێ بەنسبەتی حکوومەت پارەی هەبێ یان نەبێ ئەمە شتێک نییە بەنسبەتی ئێمەوە بیزانین بڵین 100% بەو شێوەیە کە حکوومەت پارەی هەیە بەڵام بەنسبەتی ئەوەی کەوا فەرمانبەر دەوامەکات موچەی خۆیەوێت مافی خۆیەتی ژیانی خۆیەتی ئەگەر بێت و تۆ موچەی پێنەدەی ژیانی خۆی چۆن بەڕێ بکە بەڵام بێگومان ئەگەر لە سەیری دام و دەستگاکانی بڵین تەلەڤیزۆن بکەی یان زۆربەی ئەو داتایانی کەوا هەیە و نەوتە فرۆشتێ و پارەی ئەم نەوتە چی لێدێ ئەوانە هیچ شتێکی ئەکید لەبەردەستی ئێمانی هەتاوەکو بڵین پارە بە تەئکید هەیە ژووری بازرگانی سلێمانی بڕیارێکی دایان کارێکی کرد بۆ ئەوەی یارمەتی مامۆستان بدە لە کاتی قەیرانەکە کە خۆ پیشاندان کراوەوانە سندۆقێکیان یان ویسی یارمەتی مامۆستایان بداتن دیارە سەری نەگرت ئەو مەسەلەیە چۆن بوو دەتوانانی پێمان بڵی چی بە ئێمە سەرەتا ویستمان وەکو ژووری بازرگانی چەند کەسێکی ناسرا و لە شاری سلێمانی بانگێشت بکەین لە هەموو چین و توێژەکان لە دکتۆرەکان لە حاکمەکان لە ڕۆشنبیرەکان لە سەرمایەداران
لە هەموو چین و توێژانە خەڵکێکمان بان کرد کۆبوونەیەکمان کرد لە ژووری بازرگانی سەبارەت بەوەی بۆردێک دروست بکرێت کە داوا لە حکوومەت بکرێت زەختێک لە حکوومەت بکرێت بۆ دەستپێکردنەوەی بە تایبەتی کەرتی پەروەردە لە بەتایبەت لە سلێمانیە و ئەو دەوام نەکردنەی چونکە لەو کاتێک کە ئێمەوەمان کرد دەوامی فەرمانگەکانیش بە یەکجاری لە سلێمانیا وەستا بوو نەک ڕۆژێک هەبێت و دوو ڕۆژ نەبامە هەر وەستا بوو بە تەواوەتی کە بۆردێک دروست بکرێت سەرداری حیزبەکان بکەن و سەرۆکی حیزبەکان بکەن کەوا کارێک بکەن کەوا سلێمانی لەو وەزعیتیایەتی بە تایبەتی چارەسەرێکی بۆ بکرێت لە کۆبوونەوە کا بڕیار درا و اختراحی ئەوە کرا لە کەرتی پەروەردەوە دەست پێ بکرێت جارێک هاوکاریەک یان دامێک بۆ پەروەردە یعنی دامێک بۆ وەزارەتی پەروەردە و پەروەردەی سلێمانی بۆ ئەوەی مامۆستا وەکو سەرەتایەک دەست بکاتەوە بە خوێندن چونکە بۆ خۆ دەزانی موچەی مامۆستا بە هاوکاری و بە دامی بازرگان تەواو نابێت بەڵام ئەمە وەکو هاندانێک وەکو تەژیعێک وەکو پژگیریەک بۆ کەرتی پەروەردە ئەم مختی اختراحەکرا بەڵام ئەوە بوو لە لایەن بە ڕێزان مامۆستایانەوە هەندێک قسەکرا بەڵام ئەمە لە واقعوانیە نە سندوقی سوالە و نە هیچ شتێک ئەمە واجبی سەرمایهدار و بازرگان و خەڵکی کوردستانە کەوا هاوکاری هەر تەبەقە و چینێک و توێژێکی خۆی بکە لە زەمانێکی معەنە لە فترەیەکی دیاری کراوە بۆ ئەوەی کەوا ئەو کەرتە هەرز نەهێنێ و بە تایبەتی کەرتی خوێنیش کەرتێکی گرنگە. سیستەمی بانک کاکنەوەزاد دەڵێن ئەویش سیستەمێکە کە سەرکەوتوو نەبووە و هۆی ئەم کێشەدارایەکە بە پێشەم و شتێک یەکێک لە هۆیەکانەوەیە کە لە هەرێمی کوردستان سیستەمی بانکی متمانە پێکراو نییە تا چەندێکەمە ڕاستە. بەڵێ ئەوە زۆر ڕاستە. ئەسڵەن سیستەمی بانکیمان هەر نییە. بانک بۆتە شوێنی دانان بوو بۆ شوێن لەو کاتی کە پارە هەبوو شوێنی دانانی پارە و لەوێشەوە موچەی فەرمانبەران نەدرا بە دەوائیرەکان و ئەمە کارەکانی بانک بووە. ئەجینا ئەو خزمەت گوزاریانەی کەوا پێویستە لە بانقێکە هەبێت و بە معنای بانک لە هەرێمی کوردستانە نەبووە. یەکێک لەوانەکردنەوەی ئێلسیە حەواڵاتە لە کاتی خۆیە بە نظامی خۆی هیچ ئێمانە نەبوو. ئەم بانقانە سەبەبێک چیە؟ یەکێک لەو سەبەبانە بەڕای من نەبوونی متمانێ لە بینی حکوومەت و خەڵک بە حکوومەت. سیستەمی بانکی لەلایەن حکوومەتەوە ئایا هۆکارەکەی سیاسی بووە، ئایا چه هۆکارێکی تری بووە ئیداری بووە لە هەرێمی کوردستانە هیچ احتیمامیشی پێ نەدراوە و لە هەتاوکو ئێستا هیچ لقێکی بانکی عێراقی لە هەرێمی کوردستانە نییە کە بانقی ڕافیدەین و ڕەشیدە متمانەیان پێ هەیە خەڵک. بەڵێ ئەوانە ڕەبتن بە بانکی مرکزی عێراقیەوە بۆ خۆ دەزانێت عێراق دەوڵەتە. ئێمە هێشتا نەبووینەتە دەوڵەت. متمان بۆچی تۆزێک لەمە پێشجەنابێت باست کرد قەرزی دەرەکی دەدرێت بە حکوومەتی عێراقی بەڵام نادرێت بە هەرێمی کوردستان. هەمە بێگومان هاوڵاتیش هەمان بیرکردنەوەی هەیە. تۆ بانقێکی لەبەرەوەی بانقی حکوومیەکان بە پاڵپشتی ئەو نەختینەیەی کە لە بانقی مرکزیە هەیە و حکوومەتی عێراقی هەتا ئێستا ئەتوانێ بەردەوامی بە موچەی پەروان بەرامبات ئەوەیە کە لە بانکی مرکزی پارەی ساحب کردووە لەو احتیاتی نەقدیەی کەوا هەیەی سەحبی کردووە و نوقسانی بودجەی پێکەمەکاتەوە میزانی حکوومەتی پێکەمەکاتەوە هەرچەنە ئەوش لە بەرنمەیە هەیە لە ساڵی داهاتووە لە ساڵی 2007 دیراسی ئەوەی کردووە کە چۆن موچەی فەرمانبەران کەم بکاتەوە لەگەڵ دابەزینی نرخی نەوتە تۆ ناتوانی بە هەمان بڕوشێوە موچە بدەیت. کاگرۆزاد نازانم ژووری بازرگانی ئەندامەکانی و بۆرد و ئەوانەی کە لە ژووری بازرگانی کارەکان لە ناوەکەیە ئەوێ بازرگان بن. بەڵێ بازرگانش دەوڵەمەندە. بەڵێ من حەز دەکەم شتێکم بۆ ڕوونکەیتەوە وەکو ئەوەی کە زۆر شارەزاییم نییە لەوەدا بەڵام من نازانم چۆن ژیانی بازرگانی خۆش بێ دەوڵەمەند بێ کە ببینی خەڵکی دەوروبەرەکەی نییە پارەیان نییە ژیانیان خۆش نییە. بێگومان ئێستا و هاوسەنگێ نییە. من ئەرزم کردی کە
جوڵەی بازرگانی و حەجمی تیجارەت بە لە 16 بۆ 70 کەمی کردووە لە هەرێمی کوردستانە. سەبەبی ڕئیسیە گەڕێتەوە بۆ توانای کڕینی تاکی کوردی. پارەی نییە کەواتە بازرگانیش ناتوانێت کەمێتی زۆر بەڵام ئێمە تەوان بێگومان بازرگانە گەڕێ بە شوێن ئەوەی کەوا ئەگەر لە هەرێمەکەی هەرێمی کوردستانی شان نەبێ کاڵاو تیجارەت لەگەڵ بەشەکانی تری عێراقا بکە، لەگەڵ ئێرانابیکە، لەگەڵ تورکیاویکە، لەگەڵ سووریات تیجارەتەکە. بۆ خۆ دەزانی تیجارەت سنووری دیاریکراوی نییە، مەرج نییە هەر لە هەرێمی کوردستان نابێ. بەڵام ئەمە تیجارەت و بازرگانی بە نیسبەتی ناوخۆوە بێگومان کە تاوەکو خەڵک توانای کڕینی کەم ببێتەوە، تۆ چییە فرۆشی کە خەڵک پارەی پێ نەبوو، تۆ بازرگانی چی ئەەکەی؟ تەنها خەڵک خۆراکە کڕێویش بەبێ خۆراک ناتوانێت بژی و گلەی ئەو وەزع لە چی بکەین؟ گلەی ئەو وەزع بەڕاستی کۆمەڵێک هۆکاری دەرەکی هەیە. یەکێک لەو هۆکارانە دابەزینی نرخی نەوتە، دوو هەم هۆکاری سیاسی زۆرە لە بەتایبەتی لە دەوڵەتەکانی دراوسێمانەوە. دەوڵەتەکانی دراوسێمان تاکید بە لەوەی کەوا دژایەتیەکی ئابووری غەیری سیاسی، دژایەتێکی ئابووری کە دژایەتی ئابووریەکەش هەر بە ئامانجی سیاسیە هەرێمی کوردستانەکەن. ئەمانە هۆکارێکن و هۆکاری سەرەکی ئیدارەدا ئیدارەی هەرێمی کوردستانە و ڕێگنەکەوتنی ئەو حیزبانەی و ئەو خلافاتەی کە لە بینی خۆیانە هەیە وای کردووە کە زیاتر ئەو وەزع ئالۆز ببێ و زیاتر ئەرکێکی قورسی خستۆتە سەرشانی هاوڵاتی کورد. یان مەسئولی حزبی و مەسئولی حکوومەت بوون بە بازرگان بەتاکی دەرەوەڵا پتیایەتێ لە حیزبەکان و خۆی بازرگانیەکات و کۆمپانیا هەیەەوە شتێکی شاراوە نییە لە هەرێمی کوردستانە. کاک لە وەزارە غەفوورکەریم جێگیری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی زۆر سپاس. سکان خۆش. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت.